سڵاوتان لێ بێوەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانین. کێشەی بێکاری یەکێکە لەو کێشە سەرەکیانەی بەبەردەوامی ڕوبەڕووی حکوومەت و دەسەڵاتە پەیوەندیدارەکان دەبێتەوە لە هەرێمی کوردستان. سەرڕای گۆڕانکاریکردن لە چەندین کابینەی حکوومەتی و بەڵێندانی پێشکەشکردنی چەندین پرۆژە و بەڵێنی زۆر بەڵام بێکاری بۆتە ئەم کێشەی کە بە بەردەوام خۆی دووبارە دەکاتەوە. ئەم ساڵ و بە تایبەتیش بۆ کابینەی هەشتم لەگەڵ قەیرانی دارایی و دروستبوونی قەیرانی تر لە هەرێمی کوردستان و هاتنی ڕوبەڕووبوونەوەی شەڕی تۆرۆریستی داعش ئەم کێشەیە زیاتر قوڵ دەبێتەوە بە ئاستێک کە نەک ناتواندرێ هەلی کار بۆ خەڵک بدۆزرێتەوە بەڵکو هەزارەها کرێکار لە کەرتی تایبەت بەپێی ئامارەکان ڕەوانەی ماڵەوە دەکرێنەوە. لەم لاشەوە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ڕۆژانە لەسەر شەقامەکانن ناڕەزایەتی دەدەبڕن و داوای دۆزینەوەی هەلی کار دەکەن. پرسیار ئەوەیە بۆچی حکوومەت ناتوانی چارەسەری کێشەی بێکاری بکە؟ ئەی بۆچی خەڵک هەموو داوا دەکا لە کەرتی گشتی دابمەزرێ؟ تا بە ئێستا ئەو ڕێگە چارەیانەی کە حکوومەت بیری لێ کردوتەوە تا چەند ڕێگە چارەی زانستی و گونجاوبوونە. گفتوگۆی ئەم بابەتە بە بەشداری هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕەوف پسپۆڕی ئابووری و ڕاوێژکاری ئابووری کەناڵی ئاسمانی ڕێگا کە ڕاستەوخۆ لە سوودەکامە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە و هەروەها سەلام عەبدوڵڵا چالاکوانی مەدەنی کە ئەمڕۆ یەکێک بوو لە خۆپیشاندەران کە ڕاستەخۆ جەنابیشان لە شاری خانەقینەوە لەگەڵمان دەبێت بۆ تاوتێکردنی ئەم بابەتە لا ڕێگەی تەلەفۆنەوە. سەرەتا راپۆرتێک دەبینین وەکو دووە نمونەی خۆپیشاندانی قوتابیان کە داوای دۆزینەوەی یان چارەسەرکردنی بێکاری دەکەن. راپۆرتێک دەبین و دواتر لە گفتوگۆکان بەردەوام دەبین. ئەمڕۆ سەدان دەرچووی زانکۆ پەیمانگا لە شاری خانەقین بۆ دامەزراندن و وەرگرتنی قوتابیانیان لە شار و شاوچکەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانێکی بەفراوانیان ئەنجامدا و ڕێگای سەرەکی کەلارخانەقینیان داخست و چادریشیان هەڵدا. سەتوشر بۆ فۆرم نییە بۆ تەلەبەی خانەقینی نییە بەڵام بۆ تەطبیق بووە کە ئیش و کاری حکوومەت لێرە بەڕێوە بچێت بەس بۆ تەطبیق بووە بەس بۆ جەلەولا و سعدیە تەطبیق بووە کە ئەم ناوچانە بگەڕێنەوە سەر باوەشی کوردستان ئەیگینا هیچی تێت بڵێ با یەک تەلەبەی خانەقینی ناوی لە کوردستان بێتەوە با یەک تەلەبەی خانەقینی لە کوردستان تعین بێت نییە شیوا هەر نییە هەر ناشبێت. والله مامۆستا مستمری من تا ئەوەنە تعینات بۆ خانەقین بێ من ئەمساڵ تەواو کردمە حەقۆمە مامۆستا چۆن خانەقین شەهیددایە خانەقین کوردە ئەهلی کوردە غير حەقۆمان بدەن يعني ما إنسان أمثال يعني تخرج كردي ناس دواكيم لهريمي كردستان يعني فورمي تعين بوك خانقين إجباران ويعني هسه يساس يعني تقريبا يك 5 صالين تخرج كردنا تعينوي ناس أكثر من 5 صاليش ويعني هسه عمري عن قوراوبت حتى تعيني الشملي عندي ناكات شۆفێران و هاوڵاتیان نیگەرانن لە بەستنی ڕێگاوبانەکان و دەڵێن باشوایە کە خۆپیشاندەران ڕێگەی دیکە بگرنە بەر. والله من وسيله باني وسامه بس برو مناو باري خالق او سالك باري وسايه دوت هنا علف في علف مريشكا او سبارك مثلا باران بيوراني او باي دو دفتره اي قناع ما والله قناع ما شيما برو لا دايرين حكومتي لا شيء مضارب الرجل الموسن كم او كامل سعر مسؤولي بابو خيال ما ابو خيدان الشارع عيشك باي برو عيشك رزق منها اخو او سياره والله قالك ما بتم بو خانقي اي نازعلم نايل سر بروي الناس والله نازعلم كسمان عمالي نكذا بسر اي خلقا كاين يسياني امي والله معاملهم هي ماوەیە کە چادر و خێوەت لە هەرێمی کوردستانە زۆر دەبینین کە تایبەتن باوارەکان بەڵام ئەم خێوەتەی کە دەیبینن تایبەتە بە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە خانەقین ئەوان دەڵێن شارەکەی ئێمە بەشێکە لە هەرێمی کوردستان با فۆرمی دامەزاندن بمانگرێتەوە. بڕیار محەممەد کەناڵی ڕێگا خانەقین. جارشتر سڵاوتان لێبێ بەڕێزان بەردەوام دەبین لە پێشکەشکردنی بەرنامەی ئەڤڕۆک ئاماژەمان پێکرد گفتوگۆ دەکەین سەبارەت بە کێشەی بێکاری و پلانی حکوومەت پرسیارەکەەوە بوو کە بۆچی بێکاری کێشەی بێکاری ئەو گرفتەیە بە بەردەوام خۆی
دووبارە دەکاتەوە بۆچی تا بێسە حکومەت یاریمی کوردستان یان کابینەیەک لە دواییەکە نەیانتوانیوە چارەسەری ئەم کێشەیە بکەین. دەمەوێت سەرەتا بچمە لای سەلام عەبدوڵڵا کە ئەمڕۆ ئاگدار بوو و هەروەها ئەمڕۆ یەکێک لەو ناوچانەی کە جگەلەوەی کە ڕۆژانە ئێمە دەبین لە گەرمیان و لە سلێمانی و لە هەولێر و لە شوێنەکانی تر و لە چەمچەماڵ و کەرکووک دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ناڕەزایەتی دەردەبڕن لەسەر دانەمەزراندنیان. دەچمە لای سەلام عەبدوڵڵا. کاک سەلام سڵاو دەبێ و ئەم کاتت باش. دەرچوانی زانکۆ پەیمانگاکان یان بێکاران مەبەستیان لە خێمە هەڵدان چییە لە خانەقین؟ کاتی ئەوەش بات دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی خانەقینەوە تالاکی بۆ ئەوەی فۆرمی وەرگرتن لە زانکۆ لە دامەزراندن وەرگرت. سەرەتا دەستیان کرد بە ناڕەزاتی دەربڕین لە بەرامبەر قاپانێتی قەزای خانەقین ئەوە ماوەی 2 ڕۆژیشە ڕێگەی خانەقین گەلاریان گرتووە و داوای فۆرمی دامەزراندنەکەن. تەنها شاری خانەقین دەبەش کراوە لە فۆرمی دامەزراندن. بەڕای من کێشەکە زۆر گەورەترە لە مەسەلەی فۆرمی دامەزراندن کە دامەزراندنی کاتی ئەگرێتەوە بە کرەیەکی نزم. ئەمە ئەم جۆرە دامەزراندنە ئەبێتە هۆی دووەڕاوکیە نادیاری دواڕۆژی خوێندکاران ناتوانن هەڵگیری بکەن، ناتوانن گیانی خۆیان چاکەن. بۆیە لە ڕاستیە ئەبێت سەختی داواکردەکەیان هەلو بەڵێ لە ڕاستیە ئەبێت سەختی داواکاریەکەیان بەرزتر بکەن بۆ دامەزراندنی جێگیر. ئێمە لە بەرامبەر کێشەیەکی زۆر قورسین بەداخەوە تەواوی حزبەکان خۆیان لا ئەدەن لە باسکردنی ڕاستی ئەم قەیرانە کە ئێستا ڕوبەڕووی خوێندکارانی تەواوی خەڵکی کوردستان بۆتەوە. بۆ نمونە ئەمانە ئێستا باسی دەرکردنەوەکەن، باسی تەرشیقی دەوڵەتەکەن، باسی قەرزوەرتنەکەن، باسی زانکۆی ئەهلی ئەکەن. ئەمانە هەموو پێکەوە یەک کێشەیە کە قەیرانی سیاسەتی هەوڵ هەنگاوی سیاسەتی لیبرالیزمی نییە ئەدرێ لە سەرحاتی عێراق و کوردستان و فشارێکی دەورای سندوقی نەقدی دووەلیە بەسەر بارودۆخەکە لە عێراق کە تەنها نەک بە مۆسالانە بەڵکو بە وەسیلەی ئاژاوە نانەوە بە ڕێگای داعش کە ڕێک لەلایەن هێزەکانی دنیاوە دامەزراوە پشتیوانیە کرێت. ئێمە ئێستا بەداخەوە بە پێچەوانەی وڵاتەکانی دنیا بە تایبەتی چەکان زۆر بەتوندی دژی ئەم سیاسەتە ناوەڕەوایە ئەنیشن کردی. زۆر باشە دەگەڕێمە وڵات. بڵێ کاک سەلام دەگەڕێمە وڵات کە بۆی تێگەیشتنی زیاتری جەنابەت وەربگرم کە مەبەست لەم سیاسەتە چییە؟ مەبەست لە سیاسەتی ناڕەوا چییە؟ بەڵام دەچمە لای پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕۆف. دکتۆر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئێستا دەبینین ڕۆژانە گەنجان لە هەوڵدان بۆ ئەوەی فۆرمێکیان دەست بکەوێ بە شێوەی گرێبەستدا بمەزرێن. ئەم ناڕەزایەتی دەبین ناڕەزایەتیە کە ئێستا بۆ ئەوەی کە گەنجێک فۆرمێک وەربگرێ و فۆرمیان بەسەر دابش بکرێ و بە شێوازی گرێبەست دابمەزرێن. ئایا ئەمە یعنی ئاماژەکردنە بە چ دۆخێک لە هەرێمی کوردستان؟ بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. بەڵێ لە ڕاستیە ئەم حاڵەتی کەوا ئێستا لە هەرێمی کوردستانە گوزەرێ بریتە لە حاڵەتی لە ناوچۆن یاخود نەمانی ئاسایشی وەزیفی لە هەرێمی کوردستانە کە بەشێکە لە ئاسایشی ئابووری لە هەرێمی کوردستانە کە لە ڕاستیان مەفقود بووە. ئەوش لە ئەنجامی ئەو حاڵەتەی کەوا ئێستا بەسەر هەرێمی کوردستانە تێپەڕێ چکە لە ڕاستیە هەرێمی کوردستان دوای ئەوەی کەوا وڵاتی عێراق بۆ بە وڵاتێکی تەواو ڕێی ئەتیمادی گەورەی لەسەر نەوتە لە داهاتەکانی نەوتە و ئەو داهاتە نەوتانە بەکارێنێ بۆ خەرجەکانی و بۆ ئەنجامدانی ئەو خەرجانی کە ئەکرێت لە پرۆژە ئابوووریەکان و ئەو پرۆژە ئابوووریانی کە ئەچێ کە بێتە هۆکاری ئەوەی کەوا هەندێ لەو کەسانی کەوا بە دوای هەلی کارە گەڕین هەلی کار بۆ خوان بدۆزنەوە بۆ ئەوەی
پڕی بکەنەوە و ڕزگاریان بێ لە حاڵەتی بێکاری. لە ڕاستیە ئەو حاڵەتانی کە پێشتر لە هەرێمی کوردستانە گوزەرا بەهۆی ئەو لاسەنگی ئابوووریکەوە بەسەر هەرێمی کوردستانە تێپەڕی بوو ئەو خەڵکانێکەوە هەموو لە شارەکانە شەڕبوونەتەوە و لە دام و دەستگا حکومی و خزمەت گوزارەکانە کۆببوونەوە لە کاتێکە کە هەرێمی کوردستان بەهۆی ئەو خەرجیە زۆرانی کەی کرد لە سەر دام و دەستگا گشتەکان و کارێکی کرد کە جۆرێک لە بێکاری تر کە جیاوازە لە بێکاری ئاشکرا کە پێ بێکاری ڕووپۆشکراو جۆرێک لە کێشەی دروستە کرد بۆ حلکردنی ئەو کێشەی کە هەبوو کە پێمە پێڵن بێکاری ئاشکرا. ئەویش جۆری تری لە بێکاری دروستەکە کە بریتێ لە بەتاڵی مقەنەع لە ڕاستی ئەمە هیچ جۆرە حلێک نەبووە بۆ حاڵەتێکەوە لە هەرێمی کوردستانە گوزەرە. ئێستا دوای ئەوەی کەوا لە هەرێمی کوردستان تووشی ئەو قەیرانە ئابووریە بووە توانە ئابوووریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەم بۆتەوە و خەرجەکانی لەسەر پرۆژەکان کەمتر بۆتەوە وای کردووە کە ئەو پرۆژانی کە هەبوون لە هەرێمی کوردستان ئێستا ئیشەکانیان بۆسێت و هەلی کار کە جاران تا ڕادەیەک لە کەتی تایبەتە ئەخڵقا ئێستا نەمێنێت و هەرێمی کوردستانش مەبەستم حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێشتر بەو شێوازی کە من ناوێنێم لە ڕاستیا چارەسەرکردنی هەڵا کە داتاشینی هەلیکارە نەک هەلیکاری ڕاستەقینە کە بەتاڵی مقەنەعەیە ئەوش ئەو توانایی لە دەستداوە کەواتە ئەو خەڵکانیەوە بۆ هەلی کارگرن. بەڵێ دکتۆر ئەمە خەریکە ساڵی ئەم ساڵ کۆتایی هات ینی پرۆژە یاسایی بودجەی هەرێمی کوردستان نەگەیشتە پەرلەمان ئەو هیچ بودجەیەک نەبوو ئەو ساڵانە چەند هەزار کەسێک دادەمەزرا ئەم ساڵ ئەم ژمارەیەش دانەمەزرێنرا و لە کەرتی تایبەتیش خەڵک ڕەوانەی ماڵەوە کرایەوە. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین کە یعنی مەسلەی بێکاری ڕێژەی بێکاری لە چ دۆخێکدایە دەتوانین زانیاریێک بدەین؟ بەڵێ ئەتوانم ئەوشەوەیە پێش ڕوودانی ئەم حاڵەتی ئێستا کە ئەمە ناوێنی قەیرانی ئابووری ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە ئەخەمڵێنرا بە ڕێژەی ١٧ هێزی کار لە ١٧ هێزی کار. ئێستا دوای ئەوەی کەوا بارودۆخەکە خراپ بووە لە ڕووی ئابووریەوە تقریبا نزیکەی لە 125 هێزی کار ینی مەسەن ئەو خەڵکانی کە بە دوای هەلی کارە گەڕن و دەستیان ناکەوێ نزیکەی لە 125 لە ڕاستیە ئەو لە 125 کە من تەقدیریەکەم ڕێژەیەکی ئێجگار گەورەیە یعنی مەگەر ئەو وڵاتە ئێجگار دوا کەوت و هەژارانیکەوە هەن ئەم ڕێژەیە بەم دەرەجە بێت. طبعا ئەمە کە ئەمە باسی ئەم لە 125کەم مەبەستم تەنها لە بێکاری ئاشکرایە کە پێوترێ بەتاڵی سافرە. مەبەسم لەو بەتاڵی مقەنەعەیە نییە کە لە دام و دەستگا حکوومیەکان خەڵکانێکی زۆریان بەناو دامەزراندۆ لە ڕاستیە دامەزراندنی ڕاستەقینە نییە چکە بەرهەمداریانێ ینی ئینتاجیان نزیکە لە 0 یاخود 0 یعنی ئەگەر بێت و دەریشان بێنین لە دام و دەستگا حکوومیەکانە هیچ کاریگەرێکیان نابێ بۆ دابەزینی ئاستی بەرهەم. بەڵێ زۆر باشە دکتۆر دەگەڕێمە وڵات بۆەوەی کە پرسیاری ئەوە بکەم ئایا حکوومەت بە پێی ئەوەی ئەم کابینەی ئێستا دەیبین ئەو پلان و ئەمانەی کە کارنامەی کابینەی هەشتم ئاشکرا کراوە ئایا دەتوانێت ڕوبەڕووی ئەم ڕێژە زۆرە لە بێکاری بێتەوە کە جەنابەت ئاماژەت پێکرد بەڵام دەمەوێت بچم پرسیاریشتر بچمە لای کاک سەلام عەبدوڵڵا پرسیاریشتر لەو بکەم ئەو باسی کرد ئەمەی ئێستا دەگوزەرێ کاک سەلام وتت ئەوەی ئێستا دەگوزەرێ دەرئەنجامی سیاسەتی ناڕەوایە مەبەستت لە سیاسەتی ناڕەوا لە چیدایە؟ بەڵێ مەبەستم لەوەیە کە حکوومەتی هەرێم سیاسەتێکی ناکۆمەڵایەتی پەیڕەوەکە بەڵێ ئەو سیاسەتە لەسەر حسابی کەرتی گشتیە دەواوی کەرتی گشتی لە تەنئاسی عێراق و کوردستان فرۆشراوە و ئەفرۆشرێ زیاتر بە کەرتی تایبەت حکوومەتی فلاسەکە هەوڵەدەن بەرنامەی بە تایبەتکردنی تەواوی ژیانمان جێبەجێ بکەن بۆیە ئەبینین ئێستا زانکۆی ئەهلی هەیە نەخۆشخانەی ئەهلی هەیە بازرگانی ئەهلی هەیە ئێستا حکوومەت ئەلەو ئاستە
لەناو قەیرانێکە لەو ئاسانیە ئێستا بێت خوێندکاران دامەزرێنێ بۆیە ئێستا لە ئێستاوە زەمینە خۆشەکەن بۆ دامەزراندنی کارتی بۆیە هەروە ئێمە ڕووی دەمانەکەی بە تەواوی خوێندکارانی کوردستان کە بێنە هانای دەنگی دەرچوانی ناڕازی لە خانەکە. بەڵێ کاک سەلام ئەوەی دەبیندرێ ناڕزاییەکە بۆچی تەنیا دەرچوانە گەنجێک کە خوێندنی تەواو نەکردووە یان لە ئاسێکی خوێندن وازیە ناوە لەم ناوچەیە ئەگەر بە نمونە وەربگرین هیچ کارگە و یعنی پرۆژەیەکی وە هەیە کە خەڵک بتوانێت سوودی لێ وەربگرێ و بتوانێت هەلی کار دروست بک بۆ گەنجان؟ ئێمە بۆ نمونە خانەقینت بۆ هێنمەوە لە خانەقین کۆترین پاڵاوگەی نەوت هەیە نەفتخانە هەیە بۆ نمونە چەندین کارگە هی نەسیجە قەت کراوە لە ئاستی زراعی چەندین پرۆژەی کشتوکاڵیمان هەیە ئەمانە پەت کراون مەسەلەکە بەڕاستی مەسەلەی فۆرمی خوێندکاران نییە بەڵکو قەیرانێکی گشتیە ئەبێ خوێندکاران فشارێک بەسەر حکوومەت. کاک سەلام ئەو کۆمپانیایە ئەو مەسفا و کۆمپانیانەی کە هەیە وەکەوەی کە لە لافیتەکە نووسراوە ئێمە مەسفا و نەفتخانەمانەیە بەڵام گەنجان بوونەتە بێگانە ئەمە نووسینی یەکێک لەسەر ئەو لافیتانەیە کە ئەمڕۆ لە خانەقین بەرزکراوەتەوە. ئەمانە بۆچی نەیتوانیوە هەلی کار بۆ گەنجان دروست بکەوە پێشتر ئێوە سەرپەرشتیاری بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵک و مافی جوتیارتان دەکرد ئەم کۆمپانیانەی هاتون کۆمپانیای نەوت و کۆمپانیای تر لەو ناوچانە تا چەند توانیوانە سوود لە بڵێن دەستی کاری ئەم ناوچانە وەرگرن؟ بەڵێ بەڵێ من نمونەیەکی باشی تێناوە بۆ کارگەکانی نەوت و غات لە ناوچەکە ئەمانە ئەوواکەن کە بە پێچەوانەی یاسای کارکردن لەسەر ئاسی جیهان کە کرێکارەکان ماوەی 150 ساڵە داوایەکەن کرێکار 12 سەعاتیشی پێکەن لە حەتەکە 6 ڕۆژ بەبێ بیمەی کۆمەڵایەتی ئەگەر بێتی و ئەمە کاتی کارکردن بکرێ بە 8 سەعات ئەوە لەم منتەقەیە لەلان چەمەوە 1000 گەنج دامەرزێ 1000 گەنجی بێکار 1000 خێزان بگورە بۆ من ئەوە گرنگە لەم هەلا ئەوە بڵێم کە داوا ئەکەین لە تەواوی خوێندکارانی کوردستان بە شێوەی جۆر بە جۆر بە مانگرتن بە بایکۆتکردنی وانەکان بە خۆپیشاندان هەوڵ بدەن بە دەنگ دەرچوانی زانکۆکان دەرچوانی ناوازی لە خانەقین کە هەمان ئەو چاوەڕوانی ئەوانیشەکە زۆر باشە ئەبێ فشارێکی جدی بێنین لەسەر حکوومەت کاک سەلام یەک بڵێ پرسیاریشتر لە جەنابەت بکەم ئەو کاتی ماوەوە دەمەوێت تێگەیشتنی دکتۆر محەممەد وەربگرم ئێستا ئەمانەی با بڵێن بێکارانی چەمچەما خانەقین داوای دەکەن ئەم داواکاری ئەوان چییە یعنی ئەو فۆرمە تا بە ئێستا نەگەیشتۆتە خانەقین یعنی خەڵکێک کە خوێندن تاوا دەکە ئەی لەوێ چۆن ژیان دەگوزارێنێ یعنی خەڵک دەتوانێت چۆن هەلی کار دروستکاتن بۆ خۆی؟ نازانم پەیوەندیەکە زۆر باش نییە بەس ئەوەنداڵێن ئەو فۆرما بۆ دامەزراندنی کارتیە بەڵام ئەمە ناکۆمەڵایەتیە ئەبێ خودی خوێندکاران دژی ئەم بڕیارەکەن ئەبێ دامەزراندنی جێگیر داوای دامەزراندنی جێگیر بکەن. بەڵێ زۆر باشە دەست خۆش کاک سەلام عەبدوڵڵا چالاکوانی مەدەنی کە ڕاستەوخۆ لە شاری خانەقینەوە لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵ مامی بۆ ماوەی لەگەڵ مامی سوپاس بۆ زانیاریەکانت پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕۆف دەمەوێ پێشتر پرسیارێکم کرد دوایتر چەند زانیاری کاک سەلام دای تێگەیشتنی جەنابەتی لەبارەوە وەردەگرم پرسیارەکەەوە بۆ وتت ئێستا ڕێژەی بێکاری بە پێی ئەم دۆخە لە سەدا 25 ئایا بەڕەچاوکردن و بە دیتنی ئەوەی کابینەی هەشتم عەرزی کردووە بۆ خەڵک کە چ بەرنامەیەکی هەیە ئەم کابینەیە دەتوانێت چۆن ڕوبەڕووی ئەم قەیرانە ئەم کێشە قوڵە ببێتەوە؟ لە ڕاستیە ئەو ڕێژەی کە من باسم کرد لە سەدا 25 ئەو ڕێژەی بێکاری ئاشکرایە بەس ئەگەر بێت و بەتاڵی مقنعی بخەیتە سەر تقریبا زیاترە لە 150 نزیکەی لە 160 خەڵکی بێکارە بە ڕاستەقینەیی چونکە تواناکانی سوودی لێوەرناگیرێ بۆ ئیزافەکردنی بەرهەم
کە لە هەرێمی کوردستانە بەرهەم بخۆڵقێ لە قازانجی ئابووری هەرێمی کوردستان ئەوەی لە هەرێمی کوردستانە گوزەرە لە ڕاستیە حاڵەتێکی زۆر خراپە و واکات بەشێکی زۆر لە توانامرۆیەکانی هەرێمی کوردستان خەفە بکرێ و سوودی لێ وەرنەگیرێ و بەفی ڕۆ بچێت وەکو هەموو سەرچاوە ئابوووریەکانی ترۆکو چۆن ئێمەزەوی کشتتوکاڵیمان هەیە بەکار نایەنرێ وەکو چۆن ئاوی شیرینی زۆرمان هەیە بەکار نایەنرێت ئەمە بەفی ڕۆدانی سامانە ئابوووریەکانە طبعاً لە پاڵیا گەورەترین بەفی ڕۆدان ئەو حاڵەتەیەکەوە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەمەی بینی بەفی ڕۆدانی سامانە مرۆیەکانە لە هەرێمی کوردستانە ئەمەی بودجەی هەرێمی کوردستان کە پەسەند ئەکرێت لە ساڵی ئایندا طبعاًەوەی عێراق دواتریش هەرێمی کوردستان مەفروزە یعنی ئەو بودجەی کەوا بۆ ساڵی ئایندا ساڵی 2015 ئەویش بودجێ تەقدیم کا بۆ ئەوەی کەوا پەسەند بکرێت بەڵێ لەسەر ئەساسی پەسەندکردنی ئەو بودجێ سیاسەتە ئابوووریەکانی هەرێمی کوردستان دیاریەکرێت. بەڵێ دکتۆر دەمێت تێگەیشتن لەبارەی چەند زانیارێک وەرگم ئەو وتی کاکسەلام وتی ئێستا یان ئەوەی ئێمەش دەیبینین هەموو شتێک بۆتە وکەرتی تایبەت لە بواری نەخۆشخانە و خوێندن و بواری تەندروستی ئەمانە باسی کرد و باسی لەوە کرد کە خەڵک لەم ناوچەیە ئەوەی ئەگەر لە کارگەیەک ئیش بکە 12 کات ژمێر کار دەکاتن بەبێ ئەوەی هیچ بیمەیەکی کۆمەڵایەتیشی هیچ بیمەیەکی کۆمەڵایەتی هەبێ ئەمە ئاماژەیە بە چ دۆخێکە کەرتی تایبەت تا چەند توانیوێتی هەلی کاری ڕاستەقینە و کارێکی گونجاو بۆ بەپێی کەفاەتی مرۆڤەکان دابین بکات. بەڵێ لە ڕاستیا و حاڵەتی کە کاکسەلام باسیەکە من بە کەرتی تایبەتی دانانێم و کەرتی تایبەت لە ڕاستیا کەرتێکی فەرمیە و ئەگەر بێت و لە چوارچێوەی یاساکانە ڕێک بخرێت و ئەو خەڵکانی کەوا ئیش لە کەرتی تایبەتاکەن هەموو مافی کرێکارێکی هەبێت وەکو چۆن لە کەرتی گشتیا هەیە ئەو حاڵەتە شتێکی تەندروستە بگرە یارمەتی کەرتی گشتی شەدات بۆ ئەو فشارە گەورەی کەوا ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ئەچێتە سەر کەرتی گشتی بۆ دامەزراندن کەم بێتەوە بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیا ئەوەی کە کاکسەلام ناوێنێ کەرتی تایبەت کەرتی نافەرمیە ئەو کەرتانەیەکەوە خەڵکێک بەکارێنن لە ڕاستیا هیچ جۆرە زمانێکیان نییە و هەر دقەیەک بیانەوێت یعنی پاڵیان پێوەنیێن و هیچ بیمەیەکیان نابێت ئەمە لە ڕاستیا کەرتی نافەرمیە کە هەیە لە هەرێمی کوردستانە لە وڵاتە دواکەوتەکان زۆر تەشەی سەردووە طبعاً جۆرێکی تریشەیە لەو کەرتێکە من ناوێنم کەرتی حیزبی لە هەرێمی کوردستانە ئەوشەوەیە ئەو کەرتەی کە بۆتە پاڵپشتێکی ئابووری بۆ بەهێزکردنی پێگەی سیاسی لە هەرێمی کوردستانە طبعاً ئەمە فۆرمێکە لە دەسەڵات کە دەسەڵاتی سیاسی بە ئاراستی دیکتاتۆرێت و چەسپاندنی هێزی قۆرەخکاری دەسەڵات لە هەر وڵاتێکە ئەگەر بێت و پاڵپشت بکرێ بە هێزە ئابووریەکەی طبعاً کۆمەلگەی ئەمە کۆمەلگەی سیاسیمانە و کۆمەلگەی ئابووریشمانەیە کە بەشێکە لە کۆمەلگەی مەدەنی ئەگەر کۆمەلگەی ئابووری خراە خزمەتی کۆمەلگەی سیاسی ئەو کاتە و کۆڵێ فاتیحا بخوێنە لە دیموکراتێت بۆ ئەو وڵاتە بە ئاراستی دیکتاتۆریاچێ لە ڕاستیاوەی هەیە لە هەرێمی کوردستان ئێمە ئەو خەڵکانی کە لە دەسەڵاتن ئەو دەسەڵاتدارانی کەوا متەنەفیزن و بە تایبەتی حیزب حکومڕانە دەسەڵاتدارەکان ئابووریان خستۆتە خزمەتی پێگەی سیاسەکەی خۆیانەوە بۆیە حاڵەتی هەرێمی کوردستان بەو شێوەی مەبەست دکتۆر لەوەیە کە ئەوەی پێی دەوترێ سامانی سروشتی ئەمەی پێی دەوترێ نەوت و بوارەکانی تر نەتواندراوە ئیستیسمار بکرێ بۆ دروستکردنی دڵنیایی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە؟ نەخێر نەکراوە یان تۆ سەیری کە ئەو پرۆژانە هەیە لە بواری نەوتا و لە زۆر بواری تریشە بە تایبەتی بواری خۆشیان باسیەکەن کە پاڵاو گەنەوتیەکان و پاڵاو یعنی مەسەن کۆمپانیەکانی گواستنەوەی نەوت و چەندەها کۆمپانیای ترش ئەمانە ئەچنە چوارچێوەی کەرتی نافەرمیەوە یعنی مۆڵەتی فەرمیان نییە ینی ئەو خەڵکانی کە ئیشەکەن لایەن هەر دقەیە بیانوێت دەریانەکەن و هیچ بیمەیەکی کۆمەڵایەتیان نییە و بیمەی تەندروستیشیان نییە و ئەگەر تووشی حاڵەتێکی خراپ بوون یعنی لە کاتی کارکردنە تەعویزیشیان نادرێتەوە یعنی قیاسا یعنی مەسەن هیچی بۆ دامین نەکردوون لە ڕاستیە ئەمە مەبەستم لەم حاڵەتەیە کە پێڵم کەرتی نافەرمی لە پاڵ ئەو حاڵەتەی کە باسیشم کرد ئەوانە تەمان وەکوڵە بە یاسا
ئەوەی کەنە کۆمپانیەکانی کە سەر بە حیزبن یعنی مۆڵەتیان وەرگتووە بەس کێشەکە لێراوەیە ئەوانە کارەکەن لە ڕاستیەوە کۆڵێ هەرێمی کوردستان دادۆشن لە ڕووی ئابوووریەوە هەموو توانە ئابوووریەکانی هەبن و جارێکتر ئەو دەخل و دەرامەتی دەستیانەکەی بەشێکی ناگەڕنەوە بۆ وڵات و بۆ دەوڵەت لە ڕێگەی باجەکانەوە قازانجێکی زۆرەکەن لەسەر حسابی ئابووری هەرێمی کوردستان. دکتۆر یەکێ لەو لارانەی کە پەیوەندیدارە بە کێشەی بێکاری لە هەرێمی کوردستان وەزارەتێکمانەیە ناوی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە. لە ماوەی دەست بەکاربوونی بە تایبەتی لە کابینەیە هێشتەم و ئێستاش ئەم کابینەیە بەدەست یەکێک لە پارتە ئیسلامیەکان و ئۆپۆزیسیۆنەکانی دوێنەیە. هیچ ڕوونیەک هیچ بەرنامەیەک دەبیندرێت کە توانی بیان معالەجەی ئەم کێشە گەورەیە بکەن هەرێمی کوردستانە؟ ئەوەی لەو یعنی مەفروزە ئەو وەزارەتە یعنی وەک وەزارەت بێ بۆ پلانسازی بۆ کار یعنی تەخلیدکردن بۆ ئەوەی کەوا وڵات بە شێوەیەک ئاراستە بکرێت کە کار یعنی کار بدۆزرێتەوە هەلی کار بخۆڵقێنرێ بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکانی کەوا بە بەردەوامی ئەچنە بازاڕی کارەوە طبعا بێ ئەمە تەواو یعنی کۆڵێ ئیتصالێکی مباشیر و ڕاستەوخۆی هەبێ لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە لەگەڵ هەموو وەزارەتەکانی تر بۆ ئەوەی کەوا نەخسەسازیە بکرێ پلانسازیە بکرێ بۆ ئایندە تۆ چەندێک هەلی کارە خوڵقێنی بە ڕەچاوکردنی ئەو خەڵکانی کە لە ئایندە دێنە بازاڕی کارکردنەوە. ئەوەی تو دەبینی ئەو پلانە دەبیندرێت دکتۆر تا بە ئێستا یعنی پلانێکەیە ینی ئەم وەزارەتە تا ئێستا شتێکی کردووە لە ماوەی ڕابردوو شتێکە بۆیم قەیرانە ئەویش نما ئەویش پێی دەوترا پرۆژەی بچوو کاوکاری گەنجان نەکرا ئەمانە چ ڕۆڵێکی بینیوە لە چارەسەرکردنی بێکاری؟ لە ڕاستە هیچ ڕۆڵێکی وا گەورە نبینم لە هەرێمی کوردستانە ڕاستە لە فترەکان طبعا ئێمە هەر ینی سیاسەتێک کە پەیڕەوی بکەین ئەبێ نابێت ینی ساڵ و 2 ساڵ و چەند مانگێ بێت ئێمە لە هەرێمی کوردستانە زۆر سیاسەتە بینین و ئیشی لەسەرەکەن و قەراریشی لەسرە درێ بۆ ماوەیەکی کورتخایەنە ینی ئەو قەرزانەیەکەوە دراوە بە پرۆژە بچووکەکانە خەڵکێک ینی استیفادەی لێ کردو طبعا ئەمە شەهرە چێتە بواری گەندەڵی واستەکاری ئەو خەڵکانی کەوا نزیکن لە خەڵکی بەدەسەڵاتەوە یعنی لەوانەیە ئەو قەرزانیان وەرگرت بێ ئەو خەڵکانێکەوە دوورن ئەگەر کەفاەتیشیان هەبوو بێت نەگەیشتونێتە ئەو قەرزە کەواتە حتا لەوەشە نەعەدالەتی هەبووە ئەگەر چی بۆ ماوەیەکی کورتخایەن بوو ئێستا بڕاوە ئێستا ینی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان توانای ئەوە نییە ئەو پرۆژە گەورەکانیش ینی سولفەکانی و تەرمیلیان بکات و موچەخۆرانیش ینی موچە وەرگرن بە ڕێک و پێکی کەواتە ئێستا ئەو پرۆژەی کەوا هەبوو فەشەلی هێناوە لە ڕاستە جێ خۆی نەگرتووە. بەڵێ دکتۆر ئێستا زۆرترین ئەوەی کە سرنجی خەڵکی ڕاکێشابێ وەکۆی ئەمڕۆ لە خانەقین و لە چەند ڕۆژانی تر ئێمە کە بەدواداچوون لە ڕێگای پێمنێرەکانەوە بەردەوام بە ئەم کێشانە دەکەین وەزارەتی پەروەردە لە ڕێگای گرێبەستەوە مامۆستا دادەمەزرێنی لە کەرتی گشتی واتە لەلایەن حکوومەتەوە بە شێوازی گرێبەست دەبێت دەمێت گەیشتنی جەنابتان وەربگرم مەسلەی گرێبەست و بڕی ئەم موچەی کە تەنانەت ئەوەی کە ئێستا پێی ناوترێ بێکاریش فەرمانبەران لە کەرتی گشتین بەو موچەی کە فەرمانبەرێک بە شێوازی گرێبەستدا دەمەزرێ یان فەرمانبەرێکی ئاسایی ئەمە موچەیەکی شیاوە بە ڕەچاوکردنی بازار و دۆخی هەرێمی کوردستان؟ بە پێی ینی پێوەرە ئابوووریەکانی زانستی ئابووری ئەو کەسەی کەوا ئەو موچەی وەرەگرێ ئەگەر موچەیە نەبێت بتوانێت ژیانی خۆی و ئەو خێزانی کە هەیەی کە معیلەتی دابینی بکە حتا ئەو کەسەش ناچێتە وکۆڵە بابی ئەوەی کەوا وەزیفەیەکی بینی بێت یعنی وکۆڵە ئاسایشی وەزیفی ئەوە نیە تۆ کار بکەیت یعنی مەفروزە کارە بێت ئەستحقاقێکی ڕاستەقینە بێت کە بتوانێت بژێوی ڕۆژانەی تۆ بەسەر بە شێوەیەکی شەرەفمەندانە کە لە ڕێگەی ئەو موچەیەوە تۆ حاجاتە ئەساسیەکانی خۆت تەئەمین بکەی لە خۆراک و لە پۆشاک و لە نیشتەجێبوون و لە تەندروستی ئاخۆ ئەو موچەکەمەی کە خەڵکێک بۆ نمونە دەرچوویەکی زانکۆیەخ و پەیمانگە کە با بڵی نزیکەی 500,000 هەموو ئەو پێداویستیانە دابینەکە وەڵامەکەی من نەخێر باشە دکتۆر مادەم وەڵامەکە نەخێرە کاتی ئەم موچەیە
کەسێک دوای چەندی ساڵ دەخوێنێ و زانکۆتەواوەکە بەم موچەکەمە و پێداویستیەکانی دابین ناکە ئەی بۆچی هەمووی هەڵپەی دامەزراندنیەتی لە کەرتی گشتی مەسلەیەک هەیە وڵێ ئەینە بەفەڕ بۆ کوێ بچێ خەڵکی ڕاستە مەسەن وەکوڵێ تێگەیشتنێک هەیە تاوەکو ئێستا خەڵک هەڵپێتی لە دام و دەستگا گشتیەکانە دامەزرێ خۆی طبعاً بەشێک لە ڕاستیشی تایە ناحەقی نییە و خەڵکانە چکە ئەوەی کە پێڵێن کردی تایبەت هێشتا ئەو خەڵکانی کە کارەکەن لەوێ یاسایەک نییە تەواو پاڵپشتیان بکە بۆ ئەوەی بیمەی تەندروستیان هەبێ بیمەی کۆمەڵایەتیان هەبێت بیمەی خانەنشینیان بڵێن موچەی خانەنشیان بۆ تەرتیبکە لەبەرەوە ئەمە وای کردووە خەڵکی تاوەکو ئێستا هەر کارکردن لە بواری کەرتی گشتیا بەکارکردنی ڕاستەقینەی دانێ خۆی بە بێکارە زانێ هەتا ئەو کاتیکەوە بە دام و دەستگا حکوومیەکانە دکتۆر کاتی بەرنامەکەم لەو کللتورەی کە بۆمان ماوەتەوە دکتۆر کاتی بەرنامەکەم کەم ماوە دەتوانین بڵێن ئێستا کە ئەوەی کابینەی پێنج لایەنەکە لە هەرێمی کوردستان ڕووی دەبێتەوە لە هەرێمی کوردستانە شتێکمانەیە پێی دەوترێ قەیرانی بێکاری قەیرانی کێشە ئابوووریەکانی خەڵک لە هەرێمی کوردستان بەڵێ طبعا ئێمە قەیرانێکی ئابووریمان هەیە ئەم قەیرانە ئابووری شۆڕ بۆتەوە بۆ هەموو بوارەکانی ژیان کە بەشێکیان بریتە لە قەیرانی بێکاری طبعا کە بێکاری بڵین ڕێژەیەکی ئاسایی هەیە کە لە 105 ئەگەر لە 105 ئەو ڕێژەیە بەرز بۆ ئەبێ بە کێشە بەڵام ئەگەر هاتوو ڕێژەکە گەورە بوو وەکو چۆن من حسابم کرد نزیکەی لە 125 ئەو کاتە بێ بە قەیرانی ئەم کابینەی ئەم پێنجدایانە بتوانێت چارەسەری ئەم قەیرانە بکەوەی جەنابەت ئاماژەی پێ دەکەی ئەم کێشە گەورەیە بکاتن نەخێر بەیشەوەی طبعا ئێمە وڵاتەکەمان وا لێ کردووە لە ڕاستیە وڵاتەکەمان وا لێ کردووە تەواو لاسەنگی ئابووری لە هەرێمی کوردستان و عێراق وا قوڵ بۆتەوە چارەسەر ناکرێ هەتاوکو ئەو لاسەنگیانە چارەسەر نەکرێ چارەسەرکردنی ئەو لاسەنگیانش بە ساڵ و دو ساڵ و بە ماوەیەکی کورتخانی ناکرێت ئیشێکی زۆر گەورێ بێ وەکوڵێ قوڕەکە زۆر خەزگیراوەتەوە تۆ چۆن ئەتوانی هەلی کار بدۆزیتەوە بۆ خەڵکی لە کاتێکە کەرتە ئێجگار گەورەکانی هەرێمی کوردستانی پوکانەوەتەوە بۆ نمە کەرتی کشت و کاڵی پوکاوەتەوە کەرتی پیشەسازی پوکاوەتەوە ئێوە تۆ چیەکەیت لە ڕاستی و کردووە لە ڕاستی واو کردووە تەواو ئاعتیمادی گەورە خصوتە سەر نەوت و وڵاتەکە کردووە بە وڵاتێکی موچەخۆر ئەوەی کەوا هەیە لە هەرێمی کوردستانە موچەخۆری حکومی و زۆربەی هەرە زۆریشی بە شێوازی بەتاڵی مقەنعن سپاس دکتۆر ئەم کێشەی جەنابەت ئاماژەی پێکرد و لە سەرەتای بەرنامەکە وتە دەمە بەرهەمی سیاسەتی ئابووری ڕێعیە ئەو جگە لەم کاریگەری نێگەتیڤیانەی لە بواری نەمانی یان نەبوونی یان غیابی ئەمانی ئیجتیماعی دڵنیایی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسیشەوە لە ڕاستیە ئێمە دەکرێت گفتوگۆی زیاتر بکەین لە داهاتوو کە لە ڕووی سیاسیەوە کاریگەریە نێگەتیڤەکانی لەسەر دروستبوونی کە کۆمەلگایەک هەمووی خازعی دەسەڵات بێ کۆمەلگایەک کە هەمووی فەرمانبەر بێ و نەتوانێت ناڕەزایی دەرببڕێ ئەمە لێکەوتی لە ڕووی سیاسی و لە ڕووی غیابی کۆمەلگای مەدەنیەوە تێگەیشتنی جیای لەبارەیەوە هەیە پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕۆف پسپۆڕی ئابووری و ڕاوێژکاری ئابووری کەناڵی ئاسمانی ڕێگا سپاس بۆی کە لەگەڵمان بووی ماندوومان کردی کاتێکی خۆش بۆ جەنابتان و سپاس بۆ زانیاریەکان دووەروە سپاس بۆ بەڕێز سەلام عەبدوڵڵا چالاکوانی مەدەنی بەم جۆراتمە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ بینەرانی بەڕستکەتیدا گفتوگۆمان لەسەر کێشە و قەیرانی بێکاری لە هەرێمی کوردستان ناڕەزایەتی قوتابیان و بێکاران لە هەرێمی کوردستان و پلانی حکوومەت کرد تا ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەمولایەک.